کێشە دەمەقاڵە لە نێوان بافۆڵ تاالبانی و دکتۆر لەتیف ڕەشید ڕوویدا. سڵاوتان لەبەت سەفین کوردۆم باسی پایتەختان پێشکەش دەکەم و لێکەم باسیشدا باسی نهێنی شەڕ و دەمەقاڵەی نێوان بافۆڵ تاالبانی و فەقامەتی سەرۆک کۆمار دکتۆر لەتیف ڕەشیدتان بۆ دەکەم. ماوەی هەفتەیەکە بافۆڵ تاالبانی لە ماڵی مامجەلال لە بەغدا دەمێنێتەوە. لە ماوەیە چاوی با چەندین سەرۆک و سەرکردەی دیاری عێراق لەوانە نووری مالیکی، محەممەد شیع سوودانی، عەمار عەبدولحەکیم و چەندین سەرکردەی دیکە کەوتووە. شەوی یەکشەم لەسەر دووشەم کاتژمێر 11 شەو بافۆڵ تاالبانی بە تووڕەبوونەوە ماڵی مامجەلال جێ دەهێڵێت و دەچێتە کۆشکی سەلام. کۆشکی سەلام و ماڵی مامجەلال کەوتونەتە زادریا لە بەغدا چەند سەد مەترێک لە یەکەوە دوورە. سەرەتا پاسەوانانی کۆشکی سەلام ڕێگا بە بافۆڵ تاالبانی نادەن بچێتە ژوورەوە چونکە کاتەکەی درەنگ بووە. دواتر بافۆڵ تاالبانی دەچێتە ژوورەوە لەگەڵ دکتۆر لەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراق دادەنیشێت و داوای لێ دەکات لە کاندیدبوونی بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق بکشێتەوە. دکتۆر لەتیف ڕەشید پێی دەڵێت من ناکشێمە و ئەم بابەتەش لەبیر خۆت ببەرەوە. ئەم قسانە بافۆڵ تاالبانی تووڕە دەکەن و چەندین قسەی ناخۆش بە فەقامەتی سەرۆک کۆمار دەڵێتن. دواتر فەقامەتی سەرۆک کۆمار کاردانەوەی دەبێت و دەڵێت خولی ڕابردوش من کاندیدی تۆ یەکەتی نەبووم بۆیە ئێستا چاوەڕوانی ئەوە لە من مەکە من بکشێمە و من لە کاندیدبوون دەمێنمەوە و دەچمە ڕکابەریەکە. ئەم قسانی فەقامەتی سەرۆک کۆمار بافۆڵ تاالبانی تووڕە دەکەن و وە کاردانەوەی توندی لە بەرامبەر دکتۆر لەتیف ڕەشید دەبێتن. چەندی قسەی ناخۆش و قبول نەکرا و با فەقامەتی سەرۆک کۆمار دەڵێتن. دواتر دەگەڕێتەوە ماڵی مامجەلال. بۆ ڕۆژی دواتر دکتۆر لەتیف ڕەشید لەگەڵ شانەس ئیبراهیم ئەحمەدی هاوسەری پەیوەندی با قوبا تاالبانی و چەندین ئەندامی دیکەی خێزانەکەیان و چەند ئەندام سەرکردایەتێکی یەکەتی دەکەن پێیان دەڵێن بافۆڵ تاالبانی چی خراپ و قبول نەکراوە بە سەرۆک کۆماری گوتووە. دکتۆر لەتیف ڕەشید پێیانی گوتووە من و یەکەتی کۆتایی هاتین چیتر من پابەندی یەک بڕیاری بافۆڵ تاالبانی و یەکەتی نابم. سەردەمی من و یەکەتی کۆتایی هات.